ئارێستا لە گەری عەلیباگ بە دیاریکراوی لە پێچی شەڵالی گەلی شوێنێکا زۆرتر ڕووداوی هاتووە لێ ڕوەدا ئەو ئۆتۆمبیلە ئەو پیکابە لە دواوەی کە کۆنتڕۆڵی خۆی لەدەستدات ئەکەوێتە نێو ڕووباری گەلی و دیارە ڕووداوەکە ئێستا هەرچەند خولەکێکە کە ئەو پیکابە کەوتێتە ناو ڕووبارەکە ئەوەی کە هەبێ ئەو کەسانێک کە لە نێو ئۆتۆمبیلەکەدا بوون سەلامەتن. ئەمە چەند هاوڵاتیەک و تیمەکانی بەرگری شارستانین کە هەموو کەسانە ڕزگارەکەن کە لە نێو ئۆتۆمبیلەکە بوون هەموو کەلوپەلانەشینە ئۆتۆمبیلەکە یانەوە بیهێنە دەرەوە و ئینجا لە دوایەوە ئۆتۆمبیلەکە بێنە دەرەوە. بەڵام ئەوەی هەبێت تاوەکو ئێستا لە ڕووداوەکە ئەو کەسانی کە لە نێو ئۆتۆمبیلەکەدا بوونە سەلامەت بوونە و ڕووداوەکە ژیانی نەبووە، تەنها ژیانە مادیەکان تیمەکانی بەرگری شارستانی گەیشتون دێرەوە ئەمبولانسیش ئەوە گەیشت بۆ ئەو کەسانێک کە لە نێو ئۆتۆمبیلەکە بوونە بیان گوازنەوە بۆ نەخۆشخانە.